دکتۆرە بینا هەڵگورد ئەحمەد بەرپرسی نەخۆشیە گازراوەکان لە وەزارەتی تەندروستی میوانمانە. دکتۆرە بەخێر بن. زۆر سپاس ممنون. سپاس بەمەدەبوون. دکتۆرە کاری هاوبەش و پێکەوەی وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ کێ گەڕێتەوە چەندێکم هاوبەشی و کارکردن پێکەوە هەیە؟ بەڵێ بەخۆی پێشتریش بەردەوام هەماهەنگی هەبوو، بەڵام دوایکردنەوەی ئۆفیسیان لە ناو دیوانی وەزارەت کە کرایەوە هەماهەنگیەکە زۆر زیاتر بوو، زۆر پتەوتر بوو و هەروەها پێشتر هەندێک جار ئەبوایە بگەڕێنەوە بۆ وەزارەتی تەندروستی عێراق فیدرال لەگەڵ ئەوە هەماهەنگیەکرا، بەڵام ئێستا ڕاستەوخۆ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵ ئۆفیسەکەی WHO کە لە ناو دیوانی وەزارەتە لە هەموو بەشەکان هەماهەنگیمان هەیە لەسەر ئاستی چارەسەری بێ یان لەسەر ئاستی خۆپارێزی بێ. بەڵێ ئەوە ئۆفیسیان لەکەیەوە کردوێتەوە ئەوان؟ ئەوە لە دوای کۆرۆنا تقریبان. لە دوای کۆرۆناکەوە بووە پێشتر ئێوە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و پەیوەندی بە ڕێکخراوی WHO بکەن؟ پێشتر تەخیرە بوو، یعنی اتصالەکە بە کتاب و ئەوە تا ئەگەیشتە دەستیان. ئێستا هەماهەنگیەکە زۆر ئاسانترە، هەر ئۆفیسەکە لە ناو دیوانی وەزارەتە اتصالمان ئاسانترە بێت. ئەو پەیوەندیە سەر لە ئاستێکی باشەکەوا بێت؟ بەڵێ ئەکید. پەیوەندیەکە زیاتر لە چۆر ڕێکەوەیە لەوەی کە دابینکردنی پێداویستی تەندروستیەکەوەی پێبتەوانە بێت بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ زیاتر بەخۆی ئیشی ڕێکخراوی تەندروستی جیهانی پەیوەندی بە خۆپارێزیە زیاتر وەک لە چارەسەری. تەمان چارەسەریش ئیشی لەسەرەکەن، بەس خۆپارێزیەکە خۆی ئەساسە. خۆپارێزی چەندین بەشمان هەیە، بڵین بۆ نمونە چاودێری تەندروستیە، نەخۆشیە گوازراوەکانە، نەگوازراوەکانە، پتەوکردنی تەندروستیە، ئەو هەموو ڕێنمایی و وشیاری تەندروستیەکە کە وەرێگرنمایەکان هەمووی سەرچاوەی زانستی لەسەر ڕێکخراوی تەندروستی اعتیماد دەکەین. بەڵێ ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ چوونی چییە لەسەر ئاستی تەندروستی لە هەرێمی کوردستانە و پێشکەوتنی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ خۆی عادەتەن کە قیاسی پێشکەوتنی تەندروستیەکەی لە هەر وڵاتێ بێیان لە هەر هەرێمێک بێ قیاس دەکرێت بە چەندین پەیڕەو. یەک لەوانە بۆ نمونە مردنی دایکان. مردنی دایکان واتە هەر مردنێک کە لە ئافرەتی دووگیان ببێیان لە کاتی منداڵبوونی یان دوای منداڵبوون بڵین لە کاتی تاچلەی. ئەو ڕێژەیە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان زۆر کەمترە حتا بەراورد بە عێراق و بە وڵاتانی دەور و بەرمان. هەروەها بۆ نمونە ستانداردی نێودەوڵەتی چەنە خۆی ئەو مردنی گیانە دەست بەخۆی ئێستا ئێمە حالیەن مردنەکەی دە لە هەر 100,000 کەس. لە 100,000 کەس دە کەسە؟ بەڵێ یعنی عەدەدێکی زۆر باشە. بینە سەر بۆ نمونە مردنی منداڵان هەیە لە مانگ کەمتر، لە ساڵ کەمتر و لە 5 ساڵ کەمتر. ستاندەردی جیهانی ئەڵێ لە 18 لە 1000 کەمتر بێ معقولە، بەڵام لای ئێمە خۆشبەختانە دەوروبەری 5 و 4.5 لە 10,000 لە هەر 1000 10,000 بەڵێ لای ئێمە لە هەرێمی کوردستان دەوروبەری 5 دەرچووە. بەڵێ ئەوە یەک لە بڵێنکانە بە پێی پێوەرە نێودەوڵەتیەکان یەک لە پەیڕەوەکانی کەش بۆ نمونە لایف ئەکسپەکتەنسی واتە درێژەی ژیانی مرۆڤ کە متوقع چەند بژی لە هەرێمی کوردستان نزیکەی 75.3 ساڵە بەراورد بە عێراقی بکەین لەوێ 71. ئەنجاوە بە وڵاتانی کەش هەندێک کەمترەوە هەندێک زیاترە، بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستان زیاترە بە چەند ساڵی ڕابردوو. هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووە تا چەند سەرکەوتوو بە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو پەتاو نەخۆشیانی ڕووی تێکرۆ بە تایبەت پەتای کۆڕۆنا؟ بەڵێ خۆم هەروەکو بەشی نەخۆشیە گوازراوەکان ئەو کارە هەر لە لای خۆمان بووە. خۆشبەختانە سەرکەوتوو بووین بە سەرکەوتن لەسەر زۆربەی نەخۆشیە گوازراوەکان. ئەگەر بینە سەر لە زمانی پەتای کۆڕۆنا بێ ئەوە سەرکەوتنێکی باشمان تۆمار کرد. بینە سەر تای خوێنبەر بوون بێ بۆ نمونە، یعنی مە ساڵی پار بە هەموو هەرێمی کوردستان لە 10 حاڵەت کەمتر بوو، بەڵام ئەگەر لە عێراقا بینە سەری بە 100 حاڵەتیان هەبووە. هەروەها چی ڕێنمایی هەیە بڵین ئەگەر لە لایەنی ڕێکخراوی تەندروستی جیهانی بێ هەمووی پەیڕەوکراوە. سەبارەت بە تای خوێنبەربوون کە ئێستا لە عێراق تقریبا دوێن بڵین بڵاوە ئەو بە تایبەت لە کەرکووک، ئەمە پێکوتێکی تایبەتی هەیە، ڕێگەچارەی هەیە، چییە کێشەکان چۆن چارەسەرە بێ؟ بەڵێ ڕێگە چارەکە خۆی وەکدای مەڵێن خۆپارێزی باشترە لە چارەسەری. بە خۆپارێزیەکەی ئەوەیە کە منەیەڵین ئاژەڵەکان توش بێ، ئەوەش لە ڕێگەی هەڵمەتی ڕشاندنە کە بۆ ئاژەڵەکان بکرێ و مەفرۆزە هەڵمەتی ڕشاندنەکە بکرێ پێش 2 هەفتە لە سەربڕینی ئەو ئاژەڵە بۆیە کاریگەری خۆی هەبێت. و طبعا پشکنینی ئەو ئاژەڵانەی کە پێش سەربڕینەکەی ئەگەر بینرا کە گەنەیەکی پێوەیە ئەوە نابێت سەری ببڕێ ئەبێ ڕشاندنی بۆ بکرێ. کەوا بێت لە هەرێمی کوردستان ئەمە کراوە کە تا ئێستا دۆخەکە باشترە؟ تا ئێستا کراوە، هەرچەنە ئەو ئەرکە زیاتر پەیوەندی بە وەزارەتی کشت و کاڵە، بەڵێ بەس خۆ ئامادەکاری هەیە و ئێمەش بەڕاستی لە پەیوەندیە وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بەردەوام کۆبوونەوەمان هەیە و پەیوەندیمان هەیە بەیەکەوە.
لە ڕۆ تەندروستیەکەیەوە هاوڵاتی چۆن دەتوانێت خۆی پارێزێ؟ بەڵێ لە ڕووی تەندروستیەوە چەندین خاڵ هەیە زۆر گرنگە. یەک لەوانە بۆ نمونە لە کاتی لەتکردن و هەڵسەوکەوتکردن لەگەڵ گۆشتەکە نابێت بەبێ دەستکێش ئەبێ دەستکێش لە دەست بێ، نابێ گۆشتەکە بە فرێشی یەکسەر دوای سەربڕینەکە تەعاملی لەگەڵا بکرێ، مەفروضە بخرێتە سەلاجە کە هیچ نەبێ 24 کاتژمێر. کوڵاندنی گۆشت ئێتر مەترسی نامێنێت. چێتە پلەی بەستنەوە باشترە یان نەخێر نانە پلەی بەستن علاقەی بۆ نییە، بەس بڵین لە ساردکەرەوە بمێنێتەوە تا 24 کاتژمێر معقولە. و کوڵاندنی کە بەتەواتی بکڵێ ئێتر مەترسی نییە، لە کاتی لەتکردنەکە ئەبێ و کەسە ئاگادار بێ بۆ نمونە پرشکێک نەچێتە ناوچاوی ئەو خاڵانەیە. وطبعا کڕینی گۆشت لە سەرچاوەیەکی متمانە پێکراو نەک لە هەر شوێنێکی تر. بەڵێ سەبارەت بە ڕەشنووسی بیمەی تەندروستی چی کراوە ئێوە ئاگادارن؟ بەڵێ ڕەشنووسەکەی ئامادەیە ئێستا ئینشاءڵڵا لە بواری جێبەجێکردن نەبێت تەنها ڕێکارە یاساییەکانی ماوە. ئەی یاسای پاراستنی مافی نەخۆش. بەڵێ بەنسبەتی یاساکی گرنگە خۆی زۆر گرنگە بەخۆی ئەوە یاسای ساڵی ژمارە 4 بۆ ساڵی 2020 چەندین ئەرک و خاڵی تێدایە. یەک لەوانە بۆ نمونە بڵێن پاراستنی مافی نەخۆشەکەیە کە بە یەکسانی هەڵسوکەوتی لەگەڵا بکرێ، هیچ جیاوازیەک نەکرێ، لە هەر شوێنێک بێ هەمان خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکرێ، پاراستنی نهێنی نەخۆش، ئەو هەموو خاڵانەی تێدایە ئەکید گرنگە وەکاری پێ دەکرێت. هەر سەبارەت بە نەخۆشی گوازراوەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە چەند جارێک شێوازی پەتا بڵاو ئەبوونەوە. ئەمانە سەرچاوەکەی تەنها گۆڕینی وەرزەکان بۆ یان چی بوو؟ بەخۆی بەگوێرەی پەتاکەیە، بەس ئەکید ئەو بڵین ئستا لە هەموو جیهانە کلایمت چینج واتە گۆڕینی کەشوهەوا تەئسیری زۆر کردووە، وەکە گۆڕینی کەشوهەوا بێ ئەوە بۆ نمونە چیەکات ڕێژەی مێش و مەگەز و ئەوانەی کە گوێزەرەوەی نەخۆشیەکانن ئەوە زیادەکە ئەوە تەئسیرە بێ، یان لەوانەیە مثلەن تەئسیر لە ئاوەکە بکە نەخۆشیەکانی کە لە ڕێگەی پیسبوونی ئاو بڵاوە بێتەوە ئاوەها. بەڵام خۆشبەختانە تا ئەستا کۆنتترۆلەکەی کراوە و نەهێشتراوە کە ئەو پەتایە بڵاو بێتەوە. بەڵێ لە ئێستا بە دوا گەرمایکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستانە کە ڕەنگە هەندێک پەتا سەرهەڵدەن لە گەرمایە، زیاتر و پەتایانە چینیانە و نەخۆشیانە چین هاوڵاتی چۆن خۆیان بپارێزن بە تایبەت منداڵە؟ بەڵێ خۆی زیاتر بەڕاستی ئێمە عادەتەن ئاو هەیە لە وەرزی زستانە نەخۆشیەکانی سەبارەت وەکو هی هەناسەدان وەکو ئینفلەوەنزا لەو بوارەیە، لە هاوینیشا زیاتر نەخۆشیەکانی ڕیخۆڵەیە وەکو سکچوون وەکو ڕشانەوە ئەوانەیە. دووبارە خواردنی ئاو لە سەرچاوەیەکی خاوێن ئەگەر هەر نەیتوانی ئەتوانێ ئاوەکە بکڵێنرێ و ساردی کاتەوە زۆر ئاساییە خاوێنە ئێتر بۆ خواردنەوە، ئەوە لە هەمووی ئەساسی ترە. بەڵێ بەڕێز دکتۆرە بینە هەڵگورد ئەحمەد بەرپرسی نەخۆشیە گوازراوەکان لە وەزارەتی تەندروستی سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان بەخێراتن. سپاس.